ئێمە وەکو مسلمان پیاوان کە گوێمان لە بانگ بوو فەرزە لە سەرمان جوابی بانگ بینەوە بین بۆ جمعە و جەماعەت پیاز نەخۆین، سیر نەخۆین، بۆنی ناخۆشی لێ نەیەت، چ بۆنی لاشت، چ بۆنی جگەرە پیسەکەت و عارەقی لاشت ئەمانەت پێوە نەبێت بە پاک و خاوێنی بێی بۆ مزگەوت. بۆ دێن بۆ جەماعەت، بۆ دێن بۆ جمعە، بۆ ئەوەی خوا گەورە و میهرەبان لێمان خۆش بێت. هۆکارێکی لێخۆشبوونی خوای، پاداشێکی زۆرت بۆ ئەنووسرێت، گوناهێکی زۆرت ئەسرێتەوە، بەوە ئەبێت لە ماڵەکانی خۆمان دەستنوێژ بگرین. خەبەری پیاغەمبەر صلی الله علیه وسلم هەر کەسێ لە ماڵی خۆی دەستنوێژ بگرێت بە نێتی جەماعەت بێ بۆ مزگەوت، بە هەر هەنگاوێکی گوناهێکی ئەسرێتەوە، بە هەنگاوەکەی تری پلەیەکی بەرزە بێتەوە، بەردەوام وەکو ئەوە وایە لە ناو نوێژا بێت و پاداشی بۆ ئەنووسرێت و خۆی گەورە و میهرەبان لە گوناهەکانی پێشووشی خۆشە بێت. بەو نیەتە و بەو مەبەستە بە دەستنوێژەوە بین بۆ مزگەوت. کەواتە دەستنوێژگرتن لە ماڵە و بەو نیەتە هۆکاری لە خۆشبوونی خواییە. ئەگەر نەخۆشیت مەیە بۆ مزگەوت، بە تایبەتی هەمان نەخۆشەکەوین بە گوێرەی لاشەمە تەحەمل ناکە هەڵامەتێکی ئاسایش بێت، لوتت ئاوی پیادێ چاوەکانت بەو شێوە مەیە بۆ مزگەوت، گوناهبار نابیت، جەماعەت و جمعە ئەو کاتە لەسەر تۆ فەرز نابێت.